بسم الله الرحمن الرحيم. بەسەرهاتێک هەیە دەڵێ چاکە بکە و بیدە بەدەم ئاوە، واتە چاکەکردن ڕۆژێکی هەر دەبێت کە بێتەوە ڕێگایەت، لە دنیادا دێتەوە ڕێگایەت، لە قیامەتێشدا پاداشتەکەی وەردەگریەوە. دەڵێ کرێکارێک هەبوو لە یەکێک لە کارگەکاندا ئیشی دەکرد، هەموو ڕۆژێک کە دەچوو بە بەردەم ئەو پاسەوانەی کە حارسی کارگەکەی بوو سەلامی لێ دەکرد، ئێوارەش کە دەڕۆیشتەوە خواحافیزی لێ دەکرد. ڕۆژێکیان ئەو پیاوە چۆ یەکێک لەو ژوورانەی کە ژوورێکی زۆر سارد بوو، دەرگایەکە سکە بوو، کاتێک کە چۆ ژوورەوە نەیزانی دەرگایەکەی لەسەر داخرا، چەند سەعاتێک مایەوە هیچ کەسێک نەبوو دەرگای لێ بکاتەوە، هەرچەندی هەوڵیدا دەرگاکەی پێ نەکرایەوە. ناومید بوو لە ژیانی خۆی، بەڵام لە ناکاو پاسەوانی ئەو کارگەیە هات، دەرگایەکەی کردەوە و ئەو کارمەندەیە ڕزگار کرد و ژیانی ڕزگار کرد. ئەو پیاوە زۆر خۆشحاڵ بوو، گوتی باشە هۆکارەکەی چی بوو لەوەی دەمەیدا هاتی ئەمنت ڕزگار کرد؟ گوتی وەڵا هۆکارەکەی ئەوە بوو چونکە تۆ هەموو ڕۆژێکە داهاتی بەیانیان سەلامت دەکرد، ئێواران خواحافیزیت دەکرد. ئەوڕۆ بەیانی کە هاتی سەلامت کرد بەڵام ئێوارە دیار نەبووی. گوتم حەتمێن شتێکی بەسەر هاتووە، با بچم سۆراغی بکەم بزانم نایبینمەوە یاخود بزانم چی بەسەر هاتووە. کاتێک کە هاتم دەرگاکەت لەسەر داخرا بوو، بۆیە دەرگاکەم لێ کردیەوە. ژیانی ڕزگار بوو، ڕۆیشت ڕزگاری بوو و ژیانی ڕزگار بوو. جا تەماشاکەن بەڕێزان، دەڵێ چاکە بکە و بیدە بەدەم ئاوە. لە دەرسوپەندەکانی ئەو بەسەرهاتەی ئەوەیە سەلامکردنێک بەکەم مەزانە. دووهەم هیچ کەسێک بەکەم مەگرە، ڕەنگە ئەو کەسەی کە تۆ حیسابی بۆ ناکەی بەڵام بەیانی ئەتۆ ئیشت پێ بێت ژیانی تۆ ڕزگار کات. ڕەنگە ئینسان وا بزانێ پێویستی بە زۆر کەس نییە حیسابی بۆ نەکات، بەڵام ناجاری وا هەیە ژیانی تۆ ڕزگار دەکات و پێویستمان بە هەموو کەسێک دەبێت وە سەلامکردنێک بەکەم مەزانە، چاکەکردن ڕۆژێکی دەبێت لە دنیا و لە قیامەتدا. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.